بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى وصلاته وسلامه على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن والاه. لبيز دقي دوامي أو رومان دين سر أوي كتن أو آيتان أو سرگزشتي أصحاب الكهف ياراني أشكوت كباز دكا چەند خاڵێکی گرنگ هەیە لە پێشەوە باسی لێوە بکەین، یەکسەر دەچین تەفسیرەکەی بخوێنینەوە. ئەویش ئەوەیە خاڵەکان ئایا خوای پەروەردیگار چەند شتێکی وەکو کەرامەت، وەکو خارق العادە و وەکو ڕەحمکردن و بەزەییکردن بەو یارانی ئەشکەوت نواندی و کردی جەل شەئنه و بۆی نەک نواندن والله أعلم لخوای ناوەشێتەوە ولله المثل الأعلى. خوای تعالى کردی و ئەمر و فەرمانی پێکرد و نیشانی دا لۆی بەدیار بکەون. ئەوانە دەستنیشان دەکەن کە لە 6 خاڵی زۆر کورتە. ئەوجا سەرگوزشتە و قسەکەی بە کوردی لێرە ئێمە نووسیتمانەوە و تۆمارمان کردیە، ئەوی دەخوێنینەوە ئەوجا تەفسیرەکەی دەست پێ دەکەین، هەنگی بەرچاومان ڕوون دەبێ و سەرگوزشتەکەمان جێ لێ دەبێ. خاڵی یەکەم لەو 6ەی کە وەکو ئاەت و نیشانەیەک خوای پەروەردیگار نیشانی دەدا، ئەویش ئەوەیە کە ئەو کەهف و ئەشکەوتەی ئەو یارانی ئەشکەوت بۆی چوون لە شوێنێکی زۆر گونجاو خوای تەعالە بۆی دانان کە بتانن لەوێ ئەو نووستنەی تێدا ئەنجام بدەن و ژیانیان لەوێ بە ئاسانی و بە ڕێکوپێکی بچێتە سەر. ئەو دوعای ئەوان کردیان خوای رب العالمین لۆمان ئاسان بکە، بەڵێ خوالۆی ئاسانکردن ڕەحمی پێکردن کە لەوێ ئەوانی دەپاراست لە هەتاو و لە خۆر و بەیانیان و ئێواران. و خاڵی دووەم ئەوە بوو ئەو سەگەی وەگەر خستن خوای پەروەردیگار و سەگەکە کە لەوێ لەگەڕیان بوو بۆ پاسەوانیان و دەرگاکەی بۆ گرتن و خەرچی لەوەیەوە لێیان دەگەڕاوە ئەگەر بیدیتبان. و خاڵی سێەمیان خوای پەروەردیگار فەرمانی دابوو بە خۆر و هەتا و ڕۆژی نابی بە هیچ نەوعێکی ئازاریان بدەی، ئەشکەنجەیان بدەی و ویان لێ بکە، ئەی ڕۆژ لێیان نەدەی و شتێکی وایان بەسەر نەینی کەوە ئازاری بخۆن بە هەتا و تیشکەکەت هەر دەڵێی ئەگەر تەمەشای بکەی ڕۆژ و خۆر خاوەن عەقڵ بووە و بە حەکیمانە ئەمر و فەرمانی خوای جێبەجێ کردیا، خۆی لەوان بە دوور ئێخستیتەوە و نەیهێشتێت تیشکەکەی بەروان بکەوێ بە ئەمر و فەرمانی خوای. و خاڵی چوارەمیان ئەوەیە خوای پەروەردیگار ڕۆژانە و یان ماوە هەرجێر و وەرجێری دەکردن لە لای ڕاستە بۆ چەپە و لە چەپە بۆ ڕاستە هەتا زەوی لاشە و جسمیان نەڕزێنی و نەخواتن، ئەوە بوو بە ساغ و سەلامەتی لاشە و جسمیان بمینێتەوە وەکو ماوە. و خاڵی پێنجەمیان خوای پەروەردیگار دیمەنەکەی ترسناک کردبوون، هەر کەسێک تەمەشایوانی کردبا وای دەزانی چاویان زەق بوو بە ئاگانە لێیان دەترسا، ترسێکی زۆر و لەبەریان هەردەهات بۆ ئەوەی کەس نەتوانی و جورئەت بکە زەرەر و زیانیان پێ بگەینی و بگاتە سەریان. و خاڵی شەشەم و کۆتایی خوای پەروەردیگار وەکو نیشانە و کەرامەتێک و ڕێزلێنانێک بۆ یارانی ئەشکەوتی کرد، ئەویش ئەوە بوو بە دوور و درێژی ئەوانی نواند و لە دوای 309 ساڵی لەسەر ڕێی ڕاجح و پەسەند وەکو لە میانە و خلالی ئاەتەکان خوای تەعالە باز دەکا ئەوانی زیندی کردەوە و هەڕیستانەوە و ئەو ڕێزەی لێنان. بە کورتی و پوختیش سەرگوزشتەکە ئێمە ئاوامان بە کوردی نووسیتەوە کە ئەو سەرگوزشتە بریتیە لەوەی و گوێی لێ ڕابگرن، ئەوەیە سەرگوزشتەی زۆر بە کورتی و پوختی یارانی ئەشکەوت. کۆمەڵێک لە گەنجە خوێنگەرمە بڕوادارەکانی سەردەمێک لە سەردەمەکانی پێشین کە ڕای پەسند 7 کەس و سەجێک بووینە، لە دوای تێڕوانین و گەیشتنە ئەوەی خوای تاک و تەنها و پەروەردیگاری جیهانیان بناسن و بڕوای پێبێن و تەنها ئەوی بپەرستن. بۆیان دەرکەوت کە گەلەکەیان بێبڕوان و جگە لە خوای دەپەرستن بەهۆی کافربوونیان و درۆ بوختان و ستەم و بوویتە پیشە و کاریان. اینجا بۆ ئەو گەنجانە دەرکەوت کە ناتوانن ئەوان کە بڕوادارن لەگەڵ ئەو کافرانە بژین و هەڵکەن لەبەر هەندێ بوو بۆیە بوو بڕیاریاندا دوورکەونەوە لە گەلەکەیان و بەجێیان بهێلن. شارەکەی خۆیان جێهێشت و دەرچوون بەرەو شاخ و ئەشکەوت، داوایان کرد لە خوای پەروەردیگاریان و بە بەزەیی لەناو ئەشکەوتەکەی لە ڕەحم و بەزەیی خۆیان بۆیان بنێری و بەسەریاندا
ببارێنی و بڵاو بکاتەوە. خوای پەروەردیگاریش وەڵامی داوایەکەی دانەوە، ئەوە بوو ڕەحمی پێیان کرد و بەوەی کە کاری ئاسان کرد بۆیان و هەندێک لە نیشانە و کەرامەتی بۆ دابین کردن و وەکو ئەوەی فەرمانی بەخۆر و هەتاو کرد بەر لاشەیان نەکەوێت و ئازاری پێیان نەگەینێ و پێیان نەگات. جاخۆر لە بەیانیان لای دەدا و بەرلاشەیان نەدەکەوت، بە ئێوارانیش بە هەمان شێوە و لە کاتی ئاوابوونیش و لە کاتی بەدیارکەوتنیشی. ئەوانیش لە فراوانی دەرچی ئەشکەوتەکە دابوون. یەکێکی تر لە بەزەیەکانی خوای پەروەردیگار بۆ یارانی ئەشکەوت چاوەکانیان کراوە و زەق بوو، لەگەڵ ئەوەشدا خەوتبوون. ئەوەی تەماشایانی کردبا دەیزانی وای دەزانی بە ئاگانە و بە خەبەرن، بەلای ڕاست و چەپ خوای پەروەردیگار ناوە ناوە وەری دەجێڕان تاکو لاشەیان نەرزێ و زەوی نەیخوا و نەیڕزێنێ. سەگەکەشیان لە دەرگای ئەشکەوتەکە دەستەکانی ڕاکێشا بوو وەرکەوتبوو، وەکو وان نووسبوو خەوتبوو، پاسەوانی لێدەکردن. خوای مەزن ترس و خەوفێکی دەخستە دڵی ئەوانەی تەمەشایان دەکردن تاکو نەیان گەنێ و ئازاریان نەدەن و زیانیان پێ نەگەینن. ئەوەی تەمەشایانی بکردایە ڕای دەکرد لە بەریان و دڵی پڕ دەبوو لە ترس و خەوف و بیم. کاتێکی دوور و درێژ ئەوان خەوتن. خوای پەروەردیگار 309 ساڵ ئەوانی خەوتاند، ئەوەندەی خایاند. لە پاشان خوا بە ئاگای هێنان و بووە مشتومڕ لە نێوانیان. ئایا چەندە خەوتینە؟ هەندێکیان گوتیان ڕۆژێکە و یان بەشێکە و هەندێکە لە ڕۆژێک، بەڵام زۆر لەسەر ئەوە نەڕۆیشتن و زانیاریەکەیان گەڕاندەوە بۆ خوای پەروەردیگار. گوتیان خوای پەروەردیگارمان دەزانێ چەندە لێرە نووسینە و خەوتینە. بایەخیان بەکاری گرنگی خۆیاندا. یەکێکیان دیاری کرد کە بڕوا و بچێتە شار، ئەوەی پێیان بوو لە سامان پێیاندا تاکو خواردنیان بۆ بێنێ و بیخۆن. پێشیان گوت خواردنی حەڵال و خۆشمان بۆ بێنە. پێشیان گوت وریا و ئاگادار بە کەس هەستت پێ نەکات، چونکە ئێمە ترسمان هەیە لەگەڵەکەمان ئەگەر پێمان بزانن و هەستمان پێ بکەن ئەوە دەمان کوژن یان بەڵاو ئاشوبمان بەسەردێن و بەوەی کە لە ڕێباز و دینەکەمان هەڵمان گەڕێننەوە و بمان بنەوە ناو شیرک و هاوبەشی پەیداکردن بۆ خوای پەروەردیگار. ئەو کەسەی ڕەوانیان کرد بە وریایی و ئاگاییەوە بۆ کرینی خواردن بەڕێکەوت و ڕۆیشت بەرەو شار. بەڵام خواویستی وابوو بیان کاتە بەڵگە و نیشانەیەکی خوایەتی و دەسەڵاتەکەی خۆی و نیشانی بدات کە دەسەڵاتی زیندووکردنەوەی چەندە و چۆنە. ئاشکرای کردن گەلەکەیان پێیان زانین و بۆیان ئاشکرا بوون، بەڵام گەلەکەیان بڕوادار بوون لەو سەردەمی نەوە کافرەکە نەمابوون و ئەوەی ئەوان لە دەستیان ڕایان کردبوو. چووبوونە ئەشکەوت ڕایان کرد و چووبوونە ئەشکەوت. نەوەیەکی بڕوادار بەخوا هاتبوونە کایەوە. بڕوادارەکانی شارەکە بۆ پیاوە بڕوادارەیان زانی و ناسیانەوە بە دوایدا ڕۆیشتن تا ئەشکەوتەکە. هەرکە گەیشتنە ئەشکەوتەکەی بینیان هەر حەوتیان مردوونە و بە مردنێکی سروشتی و ئاسایی. ئینجا خەڵکەکە بوونە ڕای جیاواز و هەر هەندێکیان ڕایەکیان دەربڕی دەربارەی یارانی ئەشکەوت هەیان بوو گوتیان بیناو خانوێکیان لەسەر بکەین و پەروەردیگاریان زاناترە پێیان، بەڵام حکمڕانان بڕیاری دروستکردنی مزگەوتێکیاندا لەسەریان هەرواش بوو. ئەوە کرا مزگەوتیان لەسەر بنیادنرا. بەو ئەندازە و لێرەوە لاپەڕەکانی سەرگوزشتەی یارانی ئەشکەوت ئەسحاب الکاف کۆتایی پێهات و داخرا. سەرگوزشتەی گەنجانێکی پڕ لە ئیمان و ئیخلاس و دنیا نەویست و خوادۆست. سەرگوزشتەکەیان بووە مایەی پند و وانە لێوەرگرتن لەلایەن بڕوادارانی دوای خۆیان تا بە ئێمە دەگات و بۆ ئەو ڕۆمان. کەواتە بە کورتی و پوختی بەڕێزان و خۆشەویستان ئەوەیە سەرگوزشتەی ڕاستەقینە و تەفسیری تەواوی ئەهلی سوننە و جەماعە لۆ ئەو یارانی ئەشکەوت و ئەسحاب الکاف ڕەحمەتی خوایان لێبیتن و کە پندوانەی دەبی ئێمە لێوەربگرین و چاو بکەین لەو گەنجانە و دامەزراو بین لەسەر ئیمان و ئیسلام. جا فەرموو بیخوێنەوە کاک مناوڵە. بەڵێ تەفسیرەکان ئەو سەرگوزشتە تەفسیری کورتی بوو لە بەرهەندێ
ئەو جێرانەوەی سەرگوزشتەکە ئێستان بالضبط لە تەفسیرەکەمان وەرگرتیە بە کوردیمان نووسیتەوە تەفسیرە کورتەکەی بوو. قوله تعالى أم حسبت أم هنا منقطعة فهي بمعنى بل، وحسبت بمعنى ظننت. هنا أتى بأم المنقطعة التي تتضمن الاستفهام من أجل شد النفس إلى الاستماع إلى القصة لأنها حقيقة عجب. هذه القصة عجب. دفرمي أم حسبتا أم ليركانا أمي منقطعية ولا بمعنى بلا واتا حسبتا بمعنى ظننتا يعني تو قمان برديو يقين